ویترنری کردیه دکتر گلک خیرات سپیده باش. سپیده و باش. از جی گلک سپاسی و دکم. سپاس سام. دکتر بادنی دست بکن چون بادنی های باشه دیگه است نه گلک کیف خوشن. شوی دست بکن کو خداین کرنا بالنا اتناف مالا خلکی چند هشیاری هست. یعنی دست بکن بزن مبست خلکی چیش خداین کرنا بالنا اتناف مالا. بیانی باشم با بینرانی برز و خوشوی زور خوشحالم براسی وشیاری بخو کردنی بالنده همو جورکانی بالنده لمالا بابتشی زور گرنگه و ام بابت خوی و تا بخو کردنی پلور لمالا زور کس پیوای اما بشکل جهانی بون گلوبالیزیشن و دیاردی کی زور هاو چرخه و پیوسته بینری کردزمان و هاو نشتمانیانی برزی لم روح شعریانه به ام بالندانه لفولکلوری کردواریا وکو کو وکو قطه وکو پور چونەتە زۆر چیرۆکی فۆلکلۆریە ولا چیرۆکەکانی ڕاوشکارە باس کراوە لە هۆڵی دیوەخان و ئاغاکانی وڵاتی کوردەواریا بەخێو کراوە سەوتە خۆشەکان گوێ لێگیراوە و بەداخەوە شەڕیشان پێ کراوە شەڕی کە و شەڕی کەڵەشێر بەڵێ بەداخەوە و ئێستش جیهانی سەردەم جۆرەکانی بولبول باڵندەی خۆشەویستی واتە طەیر الحوب بە زمانی عەرەبی پاراکید ماکاو کوکاتۆ کاسکۆ جۆرەکانی تووتی ئەمانە لە دەروی وڵاتەوە ئەهێنرێەوە لە قەفەزە بەخێوە کرێ هوشیاری دەربارەی بەخێوکردنی ئەم جۆرە پەلەوەرانە بابەتێکی گرنگە کە پێم خۆشە گەر بکرێ بە خێرایش ئاماژەی پێدەین یەکەمیان شێوەی هەڵگرتنیان لە جۆری قەفەز لە قەبارەی قەفەز لە ڕەنگی قەفەز شوێنی دانانی قەفەز هەندێک باڵندە وەکو تووتی پێویستە دایمە مەسەلەن ئاوازی تەلەڤیزیۆن نزیک بێ لە گوێ یا گوێی لە مۆزیکی ڕادیۆیەک بێ یا لە ماڵێکی قەڵەباڵ ها دایمە مناڵ لە دەوریا بێ کەواتە دەبێت جێیەکی قەڵەباڵغ بدەین بەڵێ مەبەستم قەڵەباڵغ وا ناکە زەجە و دەنگە دەنگ و شتی ئیزعاجی تیابێن بەسمە بێ دایمە سەوتێک بێت و بێدەنگی نەبێت بەڵەوە زۆر حاڵەتی سەیرم بینیوە وەکو پزیشکێکی ڤێتەرنەری لەم بوارەیە زۆر جار تووتی نەخۆش کەوتووە بۆچی ئەڵێ لای تەلەڤیزیۆنێکی گەورەیە دامناوە شاشەیەکی تەلەڤیزیۆنی گەورە لەو کاتەیە لەسەر کەناڵێ بۆ کە هەڵۆیەکی پیشاناوە یا بازێکی پیشاناوە کە بۆ چنگە تیژانەی و بۆ دەنوکەی و بە چاوەوردەکانی هەڵتە خوارە و تووتێکە ترساوە بەڵێ لە قەفەزەکەی خۆی خەری بۆ دەرچۆ پەڕی لێ بۆ تۆ ئەمام حاڵەتە نەخوازراوەکەی بەڵام بە شوەیەکی گشتیان باڵندانە پێویستیان بە قەڵەباڵغیە پێویستی بە گوێی لە دەنگی سیارە بێ گوێی لە دەنگی مناڵ بێ پێویستی بە بێدەنگی نییە ئەمە خاڵی یەکەم دوو لە ڕوویەی خواردنەوە ئەم باڵندانە ئەبێ خواردنیان هەمە چەشنگە من ئەیبینم زۆر جار بەداخەوە تەنیا چەرەسات ئەدرێ بەم باڵندانە وەکو بندوق وەکو فستاق ئەمانە بە تەنیا پێویست نییە ئەبێ میوەی بدرێتێ میوە زۆر زۆر گرنگە بۆم باڵندانە چونکە پشتبەستن تەنیا بە چەرەسات تووشی ئەسکە نەرمەیەکە تووشی گرفتی کۆندامی هەرسیەکە چەرەسات و فێقی میوە بەڵێ خەیار هەڵوژە هەرمێ بە تایبەتی ئەگەر قەبارەیان بچوک بێ سێو و سروشتی ئەگەر باسی تووتی بکەین خێزانی تووتی دوو تایبەتمەندی هەیە لە زانستی پزیشکی ڤێتەرنەریە کە پێیانوترێ خێزانی سیتاسیفۆڕم بە زمانی لاتینی یەکەم دنوشان قەوسە وەکو پەنجەی من ئەگەر سێرمان نابێ تووتەکان و دووهەم ئەتوانێت لەسەر یەک قاچی بۆسێ و بە قاچەکەی تری میوە بگرێ هەڵوژەیەک بگرێ یا سێوێکی بچکۆلە یا قەیسێک بگرێ بە دنوکەی خوا ئەمە دیمەنێکی زۆر جوانە وەیشەکە لە تایبەتمەندی سروشتەکانی ئەم باڵندانە کێمە بێ لە بەرچاوی بگرین ئەمە لە ڕووی خۆراکەوە لە ڕووی پاک و خاوێنیەوە قەفەزی ئەم باڵندانە بە پاک و خاوێن بێ مانەوەی ڕێقنا پاشەڕۆی باڵندە لە قەفەزە ماوەیەکی زۆر گازی ئامۆنیا دروستەکە ئەبێتەوەی زانگەیاندن بە چاوی ئەبێ وە دیاردەیەکی سێر کە من ئەبینم ڕۆژنامە ئەخرێتە ژێر قەفەز ڕۆژنامە مادام لەبەروی کاغەزێکە بابەتی تا چاپ کراوە بەوە نەکراوە بکرێتە ناو قەفەز ڕۆژنامە کللتورێکە کللتورێکی ڕۆشنبیریە بابەتێکی خوێندنەوەیە بە کوردیەکەی ڕۆژنامە زۆر لەوە پیرۆسترە تا بخرێتە ژێر باڵندێک نابێ ئەمە دیاردێکی هەڵەیە باش دکتۆر لەسەر خواردنەوەوانە و سەر جێوانە مافتن لەسەر نەخۆشییان باڵن ئەف باڵندەیە نەخۆشی ڤەگۆهاستی چ نەخۆشیە مەسەن ڤەگۆهاسنا نەخۆشیە چەند چاوایە خەڵکی هوشیاری هەیە ڤەگۆهاسن نەخۆشیە وەکو چۆن هەموو زیندەوەرێک نەخۆشەکەوێ باڵندەکانیش
نەخۆشەکەەوە. هەڵێت نەخۆشەکان هەر میکرۆبێک بێت هەندێکیان لەوانەیە زیان بە تەندروستی مرۆڤ بگەێنێ. حاڵەتێکی تری تەندروستی پێشەوەی باسی میکرۆبەکان بکەم، ئەم باڵندانە سروشتێکیانەیە حەزیان لە جوڵەی پێڵووی چاوی مرۆڤە کە مرۆڤ ئاوادا نانیشە چاوی ئەجوڵێنێ، حەزی لە جوڵەی ئەم چاوەیە ئەخوازە دەنووکی لێبە. زۆر جار ئەم باڵندانە کە حەزی لەیە کە ناجوڵێ وەکو گلێنەیەکی ڕەش چاوی مرۆڤ کە گلێنەیەکی ڕەژ یا هەر ڕەنگێکی کە بێتایەتی ئەو جوڵەیەکەی کە سرنجی باڵندەکە ڕاکێژەوە ئەخوازە دەنووکی لێبە. زۆر جار باڵندە کە بە زۆر بەلام و بالات ئەخرێتە سەردەزیا لە بەرچاوی مناڵات دائەنرێ بە مناڵە باڵندەکە چاوی ئەو کەسە سرنجی ڕاکێشێ و هەوڵات دەنووکێکی تێکدە. زۆر جار ئەمە بێتە هۆی کوێربوون یا زیانگەیاندن بە چاوی مرۆڤەکە. ئەمە یەکەم. دوو، چنگی باڵندەکان زۆر بەقوتن، هەنەجار ڕووشاوی دروستەکە لە پێستە. ئەمانە بۆی هەیە میکرۆبی قاچوقولی یا دەنووکی بچێتە ناو خوێنی مرۆڤ یا ژێر پێستی مرۆڤ. میکرۆبات چ نەخۆشیە دروست؟ بەڵێ زۆربەی یەکێک لە نەخۆشیەکان کە لە زمانی کوردیا پێوترێت تای تووتی واتە مرۆڤەکە تووشی تایەگە بێ، ئەمە میکرۆبێکە نەخۆشیەکە با بڵێن لە ڕێگەی ناو پەڕ و باڵی باڵندەکان بە تایبەتی کاتێک کە پەڕی ڕائەتەچێنێ یاخۆی ڕائەوەشێنێ ئەگوازێتەوە بۆ کۆندامی هەناسی مرۆڤ بەداخۆ مرۆڤەکە سیەکانی نەخۆشەکە. و هەندێک نەخۆشی لە با بڵێن نەخۆشیەکمان هەیە لە باڵندەکانە کە ئەو بەڕێزانی باڵندە بەخێوەگەن. ئێستا کە منێڵم هەمووی ئەیزانە نیوکاسڵ. نیوکاسڵێکێکە لەو نەخۆشانی کە باڵندە بە سێ شێوەی گرێ، کۆئەندامی هەرسی باڵندەکە واتە تووشی جۆرێک لە ڕکنەسپیکەیەکە، کۆئەندامی مێشکی باڵندەکە واتە مێشک و دەماری کە سەری ئەسوڕێ بە دەوری خوایە دنوگە لە عرز بە شێوەیەکی ناسایی و هەندێک جۆریشی کۆئەندامی هەناسە. ئەم سێ جۆرەی نەخۆشی نیوکاسڵ ئەگوازرێتەوە بۆ مرۆڤ تووشی هەوی چاوە بێت، هەوی چاوکردن بە تایبەتی دەستیان لە باڵندەکە. بەڵێ دەست ئایا لە باڵندەکە دەستی ناشوە ئەچێت چاوی ئەخورێنێ، بۆی هەیە تووشی هەوی چاو بێ. و ئەو نەخۆشی کە هەمومان بیستمانە ئەنفلۆنزای باڵندە. ئەنفلۆنزای باڵندە بۆی هەیە خوا نەخواستن باڵندانە توش بن و مرۆڤ توشکەن. خاڵێکی تر لە بابەتی نەخۆشیە بە تایبەتی ئەنفلۆنزای باڵندە، ئەم جۆرە باڵندانە هەڵگرن بۆ ئەنفلۆنزای باڵندە. با بڵێن خۆیان نەخۆش ناکەون، خۆیان نیشانەکانیان تا دەرناکەوێت کە بوو بە هەڵگر کەسی تر مرۆڤی تر باڵندەی تر تووشەکە. باش لەو کاتانایە کە نەخۆشەکەون ئەم نەخۆشیە ئەگوازرێتەوە کردم بە سۆرانی زۆر ئاساییە. چاوە ئەم مامەڵەیە یان سەردەریە چاوە دگەل بگەن دوێت چاوە سەردەری لێ بگەن؟ بەڵێ مامەڵەی مرۆڤ لەگەڵ باڵندەیەکی نەخۆشە شتێکی ئینسانیە، لایەنێکی پزیشکیە و لایەنێکی پێویستیشە. یەکەم شت ئەبێ هەوڵی چارەسەری باڵندەکە بدرێ. هەوڵی چارەسەری باڵندەکە گەیاندنیتی بۆ لای پزیشکی ڤێتەرنەری و پێدانی دەرمانی تایبەتە. لە هەمووشی باشتر کە لە کوردەواریە وتراوە خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن. باش دکتۆر بەس ئەگەر دەرمانی تایبەت هەنە و چارەسەریاوە تێکردن با بۆچی هەرێما کوردستانی وان باڵندا شناو بن؟ شناو برن شینا چارەسەری بوونە. پێم وایە پرسیارەکەی مەبەستەوەی کە کاتی خۆی باڵندەیەکی زۆر لە ناو برا بۆ ئەنفلۆنزای ئەمە بابەتیشی جایە. ئێمە باسی باڵندەی ماڵیەکەین. ئەگەر بینە سەر باڵندەی چەڵگە پەلەوەریەکان یەکێک لە ڕێگاکانی بنەبڕکردنی نەخۆشی لە ناوبردنێتی بیرمان نەچێ وڵاتێکی وەکو تایوان وڵاتێکی وەکو تایوان 3 ملیۆن مراوی لە ناو برد، 3 ملیۆن مراوی لە پێناوی نەهێشتنی نەخۆشی ئەنفلۆنزای باڵندەیە. لە ئەمریکا لە ساڵانی هەفتاکانە 8 ملیۆن بۆ 9 ملیۆن پەلەوەر لە ناو برا لە بڕی باڵندە. ناوبرنەوەی ئەمە بی ینی جۆری شناوبرنێ. بەڵێ ئەویان بافرین ڕێگەی زانستی هەیە بە دەرمانی تایبەت نابێت زیندە بە چاڵ بکرێت، نابێت بکرێتە ئەویان نابێت ئەوە بڵێن نابێت بکرێت لە ڕووی ئینسانیەوە دەرمانی تایبەتی هەیە ئەویش کە بڵێن گازێکی کوشندێ و لە ناوبرێ. ئەم لە ناوبردننی باڵندە بە کۆمەڵا ئەمە نە قڕکردنە نە ئەنفالە نەزیندە بە چاڵکردنە ئەمە پرۆسەیەکی زانستیە لە زانستا جێگەی کراوەتەوە و ناوەن ڕێ قەتل بێڕەحیم یا خودی یوسانەی زیاواتە کوشتنی زیندەوەرێک بە ڕێگەیەکی سۆزدارانە لە پێناوی ئەوەی کە لە ئازار و ژان و ناڕەحەتی نەجاتی بێ و لە زانستی ڤێتەرنەریا لە بەروی کۆمەڵگەی مرۆڤایەتی سەرجەمی پارێزراو بێ. ئەمە بابەتیشی ئابووری ژینگەیی و نەخۆشی زانی بەرفراوانترە. ئەوەی ئێمە تەوەرەگە باسمانەگر باسی باڵندەی ماڵیە کە کەم حاڵەت هەیە هەوڵ بەی باڵندەیەکی ماڵی بکوژی بە ڕێگەی زانستی کەم ڕێگە هەیە.
هەمووی زۆربەی نەخۆشەکانی دەرمانی هەیە و وەکو ئەو پەندە کوردیە کەوتم بڵێن خۆپاراستن باشتر لە چارەسەرکردن بۆ باڵندەکانی ژەروایە باڵندەکانیش بیان پارێزی باشتر تا چارەسەریاکە بە ڕێگەی کوتان باش کوتان هەیە بەڵێ ئەبێ باڵندەکان بکوترێن بە پێکوتی زۆر نەخۆشی ئەو کاتە باڵندێکی تەندروست کە پارێزراوە دژی نەخۆشەکە زۆر باش دکتۆر ئەم بێنە سەر تنێ باڵندەت نافماڵەدانە ئاینە خۆدانکردن هەلبەت سای پشی لە ئەوێت هەژی نافماڵەدا ساڵ مار گەرەکت هەیە جۆرەکانی کەروێشک هەنێ جۆری ئاژەڵ و سەیر و سەمەرە کە بێ لە قاموسا بۆی بگەڕێی بزانی ناوی چیە لایەنە فیزیکیەکەی چۆنە بەڵێ باش ئەوێتە ئەتنافماڵات دێنە خۆدانکردن لێ خەلکی هوشیاری هەیە سەری چەندە چونکە گەلێکا تەرسیایی بژن خراپە مەسەرن سایك شوانە گلیس لیکێ هەیە پشیکێ یان سای میێ هەیە ئەوێت هەنێ نوزانم خەلکی چەند هوشیاری هەیە چەند هوشیاری نەش بوو بە شێوەیەکی گشتی ئەو ئاژەڵی کە لە ماڵا بەخێوەکرێ بە تایبەتی ئاژەڵە سەیر و سەمەرەکان کە خەڵگەی هێنێ بە سێ مەرجی تابێ سێ مەرجی بەڵێ یەکەمیان ئەو ئاژەڵە کە توی هێنی نابێت لە سروشتا لە ئێنقیڕازا بێ نابێت لە ناوچوو نابێت بۆ نمونە ورچی پاندا تۆ نابێ ورچێکی پاندا بێنی لە کوردستانە بەخێویکەی ورچی پاندا لە جیهانە خەریکە بەرەو فەوتانە ڕوا دوو هەم ئەبێ ئاژەڵە بێ سروشتی ماڵی کردنی هەبێ ینی ئاژەڵە بێ بتوانێت لەگەڵ ماڵیا بژی بۆ نمونە مەیمون زۆر جۆری مەیمون هەیە ئەتوانین لەگەڵ مرۆڤ بژی کە ئێمە لە هەنێ ئەفرام و لە هەنێ بابەت بینی ومانە هەندێک جۆری مەیمون هەیە ئەگەر 10 ساڵ لە ماڵا داینی نابێ بە هاوڕێی مرۆڤ بەداخۆ من وەکو پزیشێکی فێت ئەم مەیمونانە ئەبینم لە کوردستانە کە ئەهێنرێ بەداخۆ ئەهێنرێ و ئەفرۆشتێ بە خەڵک و خەڵک ئەو وشارەی نییە کە ئەم مەیمونە بۆ ماڵ نابێ سروشتی وایە کە نابێ بە هاوڕێی مرۆڤ ناتوانێت بێ بە هاوڕێی مرۆڤ ئەم جۆرە مەیمونانە بە هیچ شێوەیەک نابێ بهێنرێ لە ماڵا بەخێو بکرێ چکە وەکو وتم چەندێ بەخێویکەی چەندێ خزمەتیکەی هۆگری مرۆڤ نابێ وەزیان ئەگەیەنێ بە بڵێن شەریرە شەڕەنگێزە خاڵی سەیەم نەخۆشی نابێ ئەم جۆرە ئاژەڵانە جۆرە هەڵگری جۆرە میکرۆبی کوشندە بن بۆ نمونە ئەگەر هەر لە باسی مەیمون دەرنەچین مەیمون هەیە ڤایرۆسی ئایدزی تایە بۆ نمونە ئەم نەخۆشە سامناکانەی لەم ئەخیرانە بڵاو بوون وەکو جۆرەکانی تای خوێنبەربوون ئەمەی لە ئەفریقا هیمۆرۆجی کۆنگۆ فیڤەر نەخۆشی کۆنگۆ ئەمانە لە مەیمونە هەیە ئەم مەیمونە ئەگەر لە ماڵی شابێ بە هاوڕێی مرۆڤ نابێ بهێنرێ باش ئەو لیکێ انگلیزە لیکە چێ سای مەسەلەن هەیە نەخۆشییم پشیکێ یان چەند قسناکردن لیک مادەیەکی لینجە کە بریتێ لە دەردراوی لیکە ڕژێنەکانی ناودەمی ئاژەڵ من حەزەکەم بیڵێم کۆمی ئاژەڵ کە پاشەڕۆی لێ دەرەچێ پاکترە لە ناو دەمی ئاژەڵ ئەی ناودەمی ئاژەڵ میکرۆبی زیاترتیایە زیندەوەری زیاتر تا کۆمی ئەم ترسنش خۆدانیکردنەوەوانە بەڵێ ینی ڕەنگە هەنێک کەس پێی وابێ کۆم پیسترە لە ئاژەڵە دەمی ئاژەڵ پیسترە کاڵم دەمی مەڕی ژوایە مانگا ژوایە بزنی ژوایە سەگی ژوایە ینی ئەمە تایبەت نییە بە سەگ و ئەم لیکە دکتۆر ئەگەر نەخۆش بن ناودەمیەوە دەبێ وایە خراپ بە شێوەیەکی سروشتی ینی ئاژەڵێکی سروشتیش دانەی وەکو چۆن پشقلەکەی وەکو چۆن لەگەڵ ڕێزمە داوای لێبوردن سەنیرەکەی یان هەر نایەکیکەی هەیە پاشەڕۆی ئاژەڵ چۆن پیسە ناودەمیشی پیسە ئەگەر نەخۆش بێ پیسترە خراپترە مەترسیدارترە بەڵام بە شێوەیەکی سروشتیش نەخۆشە ئەم لیکە ئەگەر خوا نەخواسە قەبلە مرۆڤ بگرێ هەر ئاژەڵێ قەبلە مرۆڤ بگرێ لیکی ئەچێتە ناو مرۆڤ ئەمە نابێ فرامۆش بکرێ بە هیچ شێوەیەک نابێ ئەم بابەتە ئیهمال خۆشیات چێتی دکتۆرە ئەو میکرۆبانی کە لە ناو دەمی ئاژەڵان بۆ نمونە بەکتریای پاستۆرە لامان هەیە پاستۆرە لا ماڵتۆسیدا مرۆڤ تووشی هەوی جونگەیەکە تووشی هەوی پێستەکە ئەگەر قەپی لێ بگرێ ئەبێت هەموو قەبگرتنێکی ئاژەڵ بۆ منە مەڕێک قەبلە مناڵەگەگرێ نابێ فرامۆش بکرێ بێ بگەێنرێتە مناڵەکە خزمەتی تەندروستی بکرێ و ئەو نەخۆشی کە زۆر مەترسیدارە و لەبەری باسی سەگمان کرد سەگ هاری نەخۆشی هاری یەکێکە لەو نەخۆشانی کە سەگی هار پێشەوەی هار بێ پێشەوەی نیشانەکانی تا دەرکەوێ لە ڕێگەی لیکەوە مرۆڤ تووشەکە
و هاری ڕۆژێکی بۆ دانراوە لە جیهانە کە ڕۆژی جیهانی هاریە لە بەروی نەخۆشیێکی گرنگە و ئەم هاریە ئەگەر سەگ لە هەمووی مەترسیدارتر ئەوەیە پێشەوەی نیشانەکانی تا دەرکێ کە سەگەکە هارە و پەلامارەیە و لە ڕووناکیە ترسێ و لە ئاوە تورسێ پێشەوەی نیشانەکانی تا دەرکەوە کە هەڵگیری میکرۆبەکە ئەتوانێت مرۆڤ توشکە لە ڕێگەی لیک بەڵچکە وتمان باسی لیکەکەین و هەموو پەلامارێکی گورێک پەلامارێکی چقەڵ پەلامارێکی سەگ بۆ سەر مرۆڤ بە تایبەتی ئەگەر پێستی مرۆڤەکەی کون کرد و قەپی لێگر نابێ فرامۆش بکرێ ئەم نەخۆشیە هاری بە تایبەتی چەندێک مەترسیدارە ئەوە نەش خۆپاراستن لی ئاسانە چەندێک مەترسیدارە کە کوشندەیە ئەوە نە مرۆڤێکی گەستراوە توانێت چارەسەر بکرێت خۆپاراستن دکتۆرتنێ ئەوە ینی نێزیکی وانانە بەبست نوێ خوا نەخواستەکە کەسێک قەپی لێگر سەگێکی هار نە دنیا کۆتایی هاتووە نە ئەم کەسەش مەرگێکی حتمی بۆ دەرچووە پاراستن و چارەسەرکردنی ئاسانە بەمەرجێک خۆی فەرامۆشی نەکا بەمەرجێک خۆی بگەێنێتە شوێنێکی تەندروستی لێرە ئەو خاڵی کە ئاماژەی پێ بە مناڵ زۆر جار قەپێک کە ئاژەڵە قەپی لێگرێ قسە ناکە بۆچی چکە قەپەکەی لێگرتووە زۆر عەزێتی نایەوە مناڵەکە بە جۆرێک لە یاری تێگەشتووە بۆنە دەسەبا بۆ دەمی ئەگەر گەلێک ئازیێدا هەنگێ دوێت چارەسەری بۆ پێنیان بەڵێ ئەگەر ئازاریشی زۆر بە یاخو زۆر عەزێتی مەبەستم چیە لێرەیە مناڵ ئەبێ دایک و باوکی چاودێری بکەن بە تایبەتی چوونە دەرەوە بۆ باخ یا بۆ سەیرانگا یا باخچەی ئاژەڵانیایەکی ئاژەڵی هەبێ ئەم مناڵی ئەگەر کۆنتاکتی هەبوو لەگەڵ ئەم ئاژەڵا یا زانی قەپێکی لێگرتووە یا دەسوقاتی ڕۆشانوە دایک و باوکە نابێ ئیمالیکەن چکە زۆر جار مناڵ قسە ناکە بۆیە بەداخەوە قوربانی ئەم نەخۆشیانە بە زۆری مناڵان باش دکتۆر پرسیارە داویە ئەم دوێت چاوە هوشیاریە بەڵافکردنیان چاوە هوشیار بن بەرامبەر وان گشت ئاژەڵان دوسانژی ئەو کولتورەمە هەبێت ئەم نەئێشین و نەخۆش بێشینە بەڵێ زۆر قسەکە و تاوە زۆر جانە وشیاری ئەکەوێتە سەر ئەو کەسە خۆی بۆ منە بەڕێزەگێت حەزی لە جۆرە مشکێکە یا جۆرە سمۆرەیەگە هێنێ ئەمە ڕێنمایی هەیە ئەمە زانستێکە بێ بە دوایە بچێت بیخوێنێتەوە بۆ نمونە هامستەر کە باڵندی کە ببوورن باڵندنە شیردەرێکی بچکۆلەیە قەفەزەکەی بێ سێ ژووری تابێ ژوورێک خۆی ئەیکا بە پاشەڕۆپی ساوی میزی تێگا ژوورێگەچە خواردنەکەی تیا هەڵەگرێ ژوورێگەچە خۆی تا شارێتەوە تۆ هامستەرێک یەنی لە قەفەزێکی ڕەش و ڕوو تادایانی دوای دووسێ ڕۆژەی ئەڵێ وڵا هامستەرەکە مرد بێگومان ئەمرێ خۆی کوشتۆ مردووە مەبەستم چی بوو لێرە هامستەر هەموو باڵندێک ڕێنمایی خۆی هەیە هەموو بەڕێزێک کە ئەم شتەکە بێ بگەڕێ بەدوایە ئایا پرس بە پزیشکانی ڤێتەرنەری بکە کتێب بخوێنێتەوە لە ئینتەرنێتە و هۆشیاری گشتیش ئەم بەرنامە جوانانەیە کە بەڕێستان ئاوا پێشکەشیەکەن سوپاس بۆ دەستگاکانی ڕاگەاندن بە تایبەتی ئێوەی بەڕێز کە ئێمەش بتوانین لە ڕێگەی ئەم شاشێ و لە ڕێ ئەم پەخشەوە ئەم زانیارانە بگەینە خەڵک بەشێکی گرنگی هۆشیاری لێرەوەی بەڕاست گەلێک سپاس بۆ دکتۆر محسن ئەحمەد پزیشکی ڤێتەرنەری کوردگەلمەدابی گەلێک سپاس بەخاترەوە.